بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. عزیزان و خوشویستان، سلام و رحمت و مهربانی خدای پروردگارتان لسر بیت. لپیشوازی مانگی رمضان دا بکورتی دلین لپیشوازی رمضان دا ئینسان چۆن پێشوازی لەو مانگە بکات خۆشحاڵ بێت بەو ڕەحمەت و بەرەکەتەی خودای پەروەردگار کە ڕووی تێدەکات. یەکەمیان دەڵێن لە پێشوازی ڕەمەزاندا ئەی موسڵمان خۆشحاڵ بە بەهاتنی مانگە ڕەمەزان، چونکە هەمووی فەزڵ و ڕەحمەتی پەروەردگارە. پیاوچاکانی پێش ئێمە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاریان لەسەر بێت، پێش ئەوەی کە بگەنە ڕەمەزان چەند مانگێک پێشتر دوعایان دەکرد، دایان فەرموو خوای پەروەردگار بمانگێنە ڕەمەزان بۆ ئەوەی لە فەزڵ و پاداشتی ئەو مانگەیە بێبەش نەبین. یەحیای کوڕی ئەبی کەسیر دەفەرمێت دوعا دەکات ئەی خودای پەروەردگار سەلامەتمان کە بۆ ئەوەی بگەینە ڕەمەزان، ڕەمەزانیش بۆ ئێمە سەلامەت کە بۆ ئەوەی کە بتوانین لەو مانگە پیرۆزەیەدا بە ڕۆژوو بین و ڕۆژووی مانگە ڕەمەزان بگرین. ئەبی هورێرە بۆمان دەگەڕێتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێت لە کاتێکدا کە ڕەمەزان دەهات دەیفەرموو قەد جاءەکم ڕەمەزان، ئەی خەڵکینە ڕەمەزان مانگی پیرۆزی ڕەمەزان بەرەو ڕووتان هات. ئەنجا دەیفەرموو پێغەمبەر صلی الله عليه وسلم شهر مبارەک، ئەو مانگە پیرۆزە مانگێکی پڕپیت و بەرەکەت و خێر و پاداشتە، مانگێکی مبارەکە. پێغەمبەر صلی الله عليه وسلم پێمان دەفەرمێت کە مانگێکی مبارەکە ئەو مانگە، وەریا بە ئەی موسڵمان ئەو خێر و پاداشت و بەرەکەتەیە لە کەس خۆت نەدەی. ئەنجا دەفەرمێت خوای پەروەردگار ڕۆژووی مانگی ڕەمەزانی لەسەر واجب کردوون، لەو مانگەیەدا دەرگاکانی بەهەشتان بۆ دەکرێتەوە، دەرگاکانی دۆزەختان لەسەردا دەخرێت، دوژمنەکەتان شەیطانەکان کۆت و زنجیر دەکرێن بۆ ئەوەی کە نەتوانن بەسەرتاندا زاڵ بن. ئەوە ڕەحمەت و بەزەیی پەروەردگارە دوژمنەکەمان ڕاگیر دەکات، دەرگاکانی بەهەشت دەکاتەوە، دەرگاکانی دۆزەخمان بۆ دادەخات بۆ ئەوەی ئینسان ڕوو بکاتە خوای پەروەردگار باشتر لەو خێر و پاداشتی ئەو مانگە پیرۆزەیە بەهرەمەند بێت. ئەنجا خودای پەروەردگار لەو مانگەیەدا لە زۆرێک لە بەندەکانی خۆش دەبێت، ئەو مانگەیە شەوێکی تێدایە کە پاداشتەکەی لە 1000 مانگ خێری زیاترە. جا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم من حرم خەیڕەها فقد حرم، بەڕاستی هەر کەسێک لە پاداشت و گەورەی ئەو مانگە بێبەش بێت دیارە لە پاداشتی خوای گەورە بێبەش دەبێت و کەسێکی بێبەشە. ئینسانێک ڕوو نەکاتە خودای پەروەردگار لەو مانگە پیرۆزەیەدا لەو مانگە پڕخێرەدا، بەڕاستی کەشێکی بێبەشە لە ڕەحمەتی خودای پەروەردگار. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامۆژگاریمان دەکات، پێمان دەفەرمێت ئەو مانگە مانگێکی پیرۆز و پڕپیت و بەرەکەتە، ڕووی تێکردوونە خەڵکینە وەریابن لە خێر و پاداشتەکەی بێبەش نەبن و هەروەها بتوانن وەکو پێویست تێیدا ئەو مانگەیە زیندوو بکەنەوە بە عیبادەتی خودای پەروەردگار. ئیبن عومەر دەفەرمێت سڵاو لە مانگێک کە هەمووی خێر و بەرەکەتە، ڕۆژەکەی تێیدا بە ڕۆژوو دەبی پاداشتە، شەوەکەشی تێیدا لەیلەتول قەدر دەکەی، شەوەکەشی تێیدا تەراویح دەکەی، شەو نوێژ دەکەی، هەمووی خێر و بەرەکەت و چاکەیە بۆ ئینسان. سڵاو لەو مانگەی کە هەمووی هەر خێر و بەرەکەتە. ئیبن ڕەجەب پێمان دەفەرمێت هەر کەسێک لەو مانگەیەدا ڕەحمی پێ بکرێت، بەڕاستی ئەوە کەسێکی ڕەحم پێکراوە، واتە خۆی وا لێ بکات کە لە ڕەحمەتی ئەو مانگەیە بەهرەمەند بێت، کەسێکە بەڕاستی بەهرەمەند بووە لە ڕەحمەتی خودای پەروەردگار. بەڵام هەر کەسێک بێبەش بێ لە ڕەحمەتی خوای گەورە، ڕوو نەکاتە ڕەحمەتی خوای گەورە لەو مانگەیەدا، بەڕاستی کەسێکی بێبەشە. هەر کەسێکیش لەو مانگەیەدا زاد و زەخیرە پەیدا نەکات، ئەوە بەڕاستی کەسێکی لەو مەکراوە، لەو مە و سەرزەنش دەکرێت. بۆچی؟ چونکە خوای گەورە خێر و پاداشتی بۆ ئینسان دەوێت، چاکەی بۆ ئینسان دەوێت، لێ خۆشبوونی دەوێت. ڕەحمەتی خودای پەروەردگارە هەر کەسێک لەو مانگەیەدا زاد و زەخیرەوە بۆ خۆی کۆ نەکاتەوە، بەڕاستی ئەو کەسە کەسێکی لەو مەکراوە و کەسێکە لەومە دەکرێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا
دەفەرمێت جوبرائیل هاتە لام فەرمووی ڕەغیمە ئەنف لوتی ئەو کەسە بچێ بە خۆڵدا، ئەو کەسە زەلیل و سەر شۆڕ بێت کاتێک کە دەگاتە ڕەمەزان بەڵام خودای پەروەردگار لی خۆش نابێت. یعنی کارێکی واناکە کە لەو ڕەمەزانەدا ڕوو بکاتە خوای گەورە خودای پەروەردگار لی خۆش بێت، ئەو کەسە خەسارەتمەند بێت. ڕەمەزان هێندە گەورەیە. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ گوتم ئامین، ئەو کەسەی کە دەگاتە ڕەمەزان ڕوو ناکاتە خودای پەروەردگار خوای گەورە لی خۆش بێت، ئەو کەسەیە زەلیل و سەر شۆڕ بێ و لوتی چێ بە خۆڵدا. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ گوتم ئامین، کەواتە ئەو مانگەیە یەکجار پڕ خێر و بەرەکەت و چاکەیە بۆ ئینسان. ئەی موسڵمان پێی دڵخۆش بە. قەتادە دەفەرمێت هەر کەسێک لەو مانگەیەدا خوای گەورە لی خۆش نەبێت وانەکات خودای پەروەردگار لی خۆش بێ، بەڕاستی هەرگیز لی خۆشبوونی بۆ نییە. یعنی ئەو مانگەیە هێندە گەورەیە، ئەگەر ئینسان وانەکات خودای پەروەردگار لی خۆش بێت بەڕاستی بە هیچ شتێکی دیکە خودای پەروەردگار لی خۆش نابێت. ئەوەش فەزڵ و گەورەیی مانگە ڕەمەزانی پیرۆزمان بۆ دەردەخات. دووهەمیان دەڵێن لە پێشوازی مانگە ڕەمەزاندا ئەی موسڵمان سوپاسگوزار بە، خۆشحاڵ بە، خودای پەروەردگار دەیەوێت لێمان خۆش بێت، بۆیە دەرگای ڕەحمەتی خۆی دەکاتەوە. خوای پەروەردگار لە هەموو کاتێکدا دەرگای واڵایە بۆ بەندەکانی، بەڵام لە هەندێک کاتدا زیاتر ڕەحمەتی خۆی دەنێرێت بۆ ئەوەی ئینسانەکان تموحیان هەبێت چاکتر ڕوو بکەنە خودای پەروەردگار. والله يريد أن يتوب عليكم، خدای پەروەردگار دەیەوێت لێتان خۆش بێت. خوا خۆی دەفەرمێت خوای پەروەردگار ویستی وایە دەیەوێت لێتان خۆش بێت. ئەی موسڵمان ئەتۆش ڕوو بکە خوای پەروەردگار بۆ ئەوەی کە خوای گەورە لێت خۆش بێت. خوای پەروەردگار دەفەرمێت قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا. بەڵای پێغەمبەر صلی الله علیه وسلم بە هەموو موسڵمانێک بە فەزڵ و ڕەحمەتی خودای پەروەردگار دڵخۆش بن، خۆشحاڵ بن، چونکە هو خەیر مما یجمعون. بەڕاستی ئەو فەزڵ و ڕەحمەت و بەخششی خودای پەروەردگارە باشترە بۆتان لەوەی کە کۆی دەکەنەوە لە هەرچی سەرەوت و سامانی دنیاتان هەیە. کەواتە ئەی ئینسان دڵخۆش بە بەهاتنی ئەو مانگە، بۆچی؟ چونکە خودای پەروەردگار دەیەوێت لێمان خۆش بێت، دەرگای ڕەحمەتی خۆی کردوتەوە. لە فەرمایشتێکدا پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت کە ئەبی هورەیرە بۆمان دەگەڕێتەوە، دەفەرمێت دوو پیاو هاتن بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە یەکەوە موسڵمان بوون. جاکە موسڵمان بوون دەفەرمێ کە خەزان کرد لەگەڵ پێغەمبەردا صلی الله علیه وسلم یەکێکیان لە ڕێگای خودای پەروەردگاردا شەهید دەبێت، ئەوەی دیکەشیان ساڵێک دوای ئەوی دەمرێت. تەڵحەی کوڕی عوبەیدوڵڵاه دەگەڕێتەوە دەفەرمێ لە خەومدا بینیم ئەوەی کە شەهید ببوو دوای ئەوەی دیکە چۆ بەهەشتێک کە ساڵێک دوای ئەویان مردبوو. دەفەرمێ پێشوازیان لێ کرد و دەرگای بەهەشتیان بۆ کردەوە چۆ بەهەشتێ. دەفەرمێت زۆر پێم سەیر بوو ئەو پیاوە لە پێناوی خوای پەروەردگاردا شەهید بووە. چوومە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم، خەونەکەم بۆ گێڕایەوە، عەرزم کرد کە شتێکی ئاوام لە خەودا بینیوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەلەیس قەد صام بعده ڕەمەضان، ئایا ئەوەی کە ساڵێک دوای ئەویان مردووە مانگە ڕەمەزانی پیرۆزی نەگرتووە، ئەوەندە ڕکعات نوێژی نەکردووە، کەواتە ئەو مانگە ڕەمەزانە وای لێ کردووە کە پێشی ئەوەکەی دیکەیان بچێتە بەهەشت، پاداشتی ڕەمەزان، پاداشتی نوێژ وای لەو کەسەیە کردووە کە ئەو کەسە پێش ئەوی بچێتە بەهەشت. ئەوەش گەورەی و فەزڵی مانگی ڕەمەزانی پیرۆزمان بۆ دەردەخات کە لە ڕاستیدا یەکجار فەزڵ و پاداشتی بۆ ئینسان گەورەیە. لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت کە ئەبی ئوبامەی باهیلی دەگەڕێتەوە دەفەرمێ پرسیارم کرد لە پێغەمبەر صلی الله علیه وسلم، گوتم ئەی پێغەمبەری خوای ئەمرم پێ بکە بە کار و کردەوەیە کە سوودم پێ بگەێنێت، کارێکی زۆر گەورە بێت سوودی لێ ببینم. پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم عەلەیکە بالصیام، ئامۆژگاریت دەکەم بە ڕۆژوو بە، بۆچی؟ چونکە فإنه لا مثل له، چونکە ڕۆژوو وێنەی نییە، ئەوەندە گەورەیە هاو وێنەی نییە ڕۆژوو. بۆیە خوای پەروەردگار لە حەدیسی قودسیدا دەفەرمێت هەموو کارەکانی ئینسان بۆ خۆیەتی دەگونجێ بەشێک لە دنیای تێکەڵ بێت، بەڵام ڕۆژوو بۆ منە و ئەنە ئەجزی بیهی، ئەمن بە تایبەت پاداشتی ئینسانی ڕۆژوەوان دەدەمەوە. تەنها ڕۆژوو بۆ منە، چونکە ئینسان دەتوانێت بڵێ بە ڕۆژوو نیم، بە ڕۆژوم، بەڵام بە ڕۆژوش نەبێت.
تەنها لە بینی خۆت و خدای پەروەردگاردایە. بۆیە خوای گەورە دەفەرمێت ئەمن بۆ خۆم پاداشتی ڕۆژوەوان دەدەمەوە، ڕۆژوو تەنها بۆ منە. ئەنجا پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم للصائم فرحتان، بۆ ئینسانی ڕۆژوەوان دوو خۆشی هەیە، دوو خۆشحاڵی و دڵخۆشی هەیە. یەکێکیان لە ئێوارەدا کاتێک کە بەربانگ دەکاتەوە زۆر خۆشحاڵەکە بە ڕۆژوو بۆ خدای پەروەردگار، زۆر دڵی خۆشە. دووهەمیان لە کاتێکدا کە دەگاتەوە بە خدای پەروەردگار خۆشیەکی زۆر خۆشتر هەیە. کاتێک کە دەگەیەوە بە خدای پەروەردگار فەزڵ و گەورەیەکەی دەبینی، پاداشتەکەی دەبینی وەردەگری، ئەو کاتەیە ئینسان زۆر دڵخۆشە بە پاداشتی ڕۆژبەکەی. کەواتە ئەی موسڵمان دڵخۆش بە مانگی ڕەمەزان، چونکە خدای پەروەردگار دەیەوێت لێمان خۆش بێت، ڕەحمەت و بەرەکەتی خۆی لەو مانگێدا بۆ ئینسانەکان دێنێت و هەروەها دەرگای ڕەحمەت و لێخۆشبوونی خۆی بۆ ئینسانەکان دەکاتەوە. سێهەمیان لە پێشوازی ئەو مانگە پیرۆزەدا دەڵێن پێویستە ئینسان کاتەکانی خۆی بە عیبادەتی خدای پەروەردگار بەسەر بەرێت، هەموو کاتەکانی پڕ بکاتەوە بە عیبادەتی خوای گەورە. کاتێک بۆ خۆی دانێت، نەخشەیەک بۆ خۆی دیاری بکات، بەرنامەیەک بۆ خۆی دانێ بۆ ئەوەی سودمەند بێت لە ڕەمەزان، چونکە هەرچەندە دەرگای بەهەش بکرێتەوە، دەرگای دۆزەخت بەسەردا بخرێت، ڕەحمەتی خوای گەورە بێت، بەڵام ئەگەر ڕوونەکەی ڕەحمەتی خدای پەروەردگار، ئەگەر کار و کردەوەی چاکی تێدا نەکەی وەکو پێویست لێ بەهرەمەند نابی. بۆیە پێویستە لە پێشوازی ئەو مانگە پیرۆزەدا بڵین ئەی موسڵمان با بەرنامەیەکی تایبەتت هەبێ بۆ ئەو مانگە پیرۆزە. ئەبی هۆڕێڕە بۆمان دەگەڕێتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دوای ئەوەی کە دەفەرمێت ئەو مانگەیە دەرگاکانی بەهەشتی تێدا دەکرێنەوە، دەرگاکانی دۆزەخدا دەخرێن، شەیطانەکان کۆت و زنجیر دەکرێن. ئەنجا لەوەش زیاتر بانکەرێک بانگ دەکات، وەنادا مونادین، بانگەوازکارێک بانگی ئینسانەکان دەکات، یا باغی الخەیری ئەقبل، ئەی ئەو کەسەی کە ڕوود لە خێر و چاکەیە، ئەی ئەو کەسەی کە دەتەوێت چاکە ئەنجام بدەی، ڕوو بکە عیبادەتی خدای پەروەردگار، ڕوو بکە چاکەواتە هەڵسە کار و کردەوەی چاکە بکە. ویا باغی الشەڕی ئەقسر، ئەی ئەو کەسەی کە دەتەوێت خراپە بکەی دەستت هەڵگرە و دەست بگرەوە لە خراپە. ئەو مانگە پیرۆزە، ئەو مانگە پڕ ڕەحمەتە هات، دەست هەڵگرە لە خراپە و ڕوو بکە ڕەحمەتی خدای پەروەردگار. ئەنجا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم خوای پەروەردگار لەو مانگەیەدا لە بەندانێکی زۆری خۆی خۆش دەبێت، ئازادیان دەکات و لێیان خۆش دەبێت. پێویستە ئینسانیش لەو مانگەیەدا ڕوو بکاتە خدای پەروەردگار و کار و کردەوەی چاکەی تێدا بکات. خوای پەروەردگار ئامۆژگاریمان دەکات، دەفەرمێ وەسارعوا إلى مغفرة من ربكم، پێش بڕکێ بکەن، پەلەی بکەن. بۆچی؟ بۆ لێخۆشبوونی خدای پەروەردگار. إلى مغفرة من ربكم، بۆ لێخۆشبوونی خدای پەروەردگار. دەی ئەو مانگەیە هاتووە، خوای گەورە دەیەوێت لێمان خۆش بێت بەهۆی ئەو مانگەوە. ئەی موسڵمان ناتەوێ خوای گەورە لێت خۆش بێ و ڕوو بکەی خدای پەروەردگار. ئەنجا وجنة عرضها السماوات والأرض، پێش بڕکێ بکەن و پەلە بکەن بۆ بەهەشتێک کە پانیەکەی بەقەد ئەرز و ئاسمانە، بۆ ئەو بەهەشتەیە هەوڵدەن. ئەنجا ئەو بەهەشتەیە ئوعیدەت للمتەقین، وریابە بۆ ئینسانی تەقوادار و لە خوا ترس ئامادە کراوە. کەواتە ئەگەر دەتەوێت بەهرەمەند بی، تەقوادار بە بۆ ئەوەی لە پاداشتی ئەو مانگەیە بەهرەمەند بی، بۆ ئەوەی لەو بەهەشتەیە بەهرەمەند بی و خوای گەورە بتخاتنە ئەو بەهەشتەیەوە. ئەنەس بۆمان دەگەڕێتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت ئیفعلوا الخەیڕ دەهڕەکم، لە ڕۆژگارتاندا، لەو ڕۆژەیدا، لە ڕەمەزاندا، لە هەر ڕۆژێکی دیکەدا کار و کردەوەی چاکەی تێدا بکەن، داوای شنەی ڕەحمەتی پەروەردگار بکەن، چونکە هەندێک کات شنەی ڕەحمەتی پەروەردگار، شەماڵی ڕەحمەتی پەروەردگار دێت لە چەند کاتێکی دیاریکراودا. ئەو کەسانە دەگرێتەوە کە خوای گەورە دەیەوێت ڕەحمەتی خوای گەورە بیان گرێتەوە. خوای گەورەش بۆ کەسێک ڕەحمەتی دەوێت ئەگەر ڕوودە خوای گەورە کات و ئینسانێکی چاکەکار بێت. کەواتە ئەی ئینسان کار و کردەوەی چاکەی تێدا بکە، ڕوو بکە ڕەحمەتی پەروەردگار، ڕوو بکە شەماڵ و شنەی ڕەحمەتی پەروەردگارت، کار و کردەوەی چاکەی تێدا بکە و ئەو مانگەیە و ئەو کاتە بە فێڕۆمەدا، چونکە ڕەحمەتی خدای پەروەردگارە و لێخۆشبوونی خوای گەورەیە. ابن القیم دەفەرمێت بەزایە چوونی کات لە مردن خراپترە. بۆچی؟ چونکە ئینسان کە بمرێت دنیا بەجێ دێڵێت،
بەڵام ئەگەر کاتت ڕۆیش تێیدا سودمەند نەبووی وریابە لە مردن خراپترە چونکە کاتەکەت ناگەڕێتەوە ئەگەر سودمەند نەبی لەو کاتە لەو ڕۆژە دڵنیابە لە مردن خراپترە کاتت بە فیڕۆ بڕوات ئەو ڕەمەزانە دەرفەتێکە ڕەحمەتێکی خوای گەورەیە شەهڕ مبارەک پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم مانگێکی مبارەک و پڕپیت و خێر و بەرەکەتە ئەی موسڵمان ئەتۆش ڕوو بکە بەرەکەت و ڕەحمەتی خودای پەروەردگار پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکی دیکەدا دەفەرمێت پیاوێک پرسیار لە پێغەمبەر دەکات کە ئەبی هورەیرە بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێت ئەی الناس خەیر ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کام کەسە لە هەموو کەس باشترە کام کەسە لە هەموو کەسێک چاکترە پێغەمبەر فەرمووی من طال عمره وحسن عمله ئەو کەسەی کە عمری درێژە تەمەنی زۆر دەکات بەڵام لەگەڵ تەمەنەکەیدا هەر ئەوە نییە تەمەنی زۆر بێت بەڵکو کار و کردەوەکانی زۆر جوان و چاک دەکات لەو تەمەنەیدا واتە بەهرەمەند دەبێت لەو تەمەنەی کار و کردەوەی چاکەی تێدا دەکات ئەو کەسە پێغەمبەر دەفەرمێ چاکترین کەس ئەو کەسەیە کە عمری زۆرە بەڵام لەو عمر و تەمەنەیدا بە دەرفەتی دەزانێت و کار و کردەوەی چاکەی تێدا دەکات حەسەنی بەسڕی دەفەرمێ ئەو ڕۆژگارە کە دێت میوانی تۆیە وریابە ئەی موسڵمان ئەو ڕۆژگارە میوانە لە لای تۆ ئەگەر ئەتۆ ئەو ڕۆژگارە بە چاکە بەڕێ بکەیت عیبادەتی خوای گەورەی تێدا بکەیت چاکەی تێدا ئەنجام بدەیت کاتێک کە دەچێتەوە لای خودای پەروەردگار ئەو ڕۆژگارە ستایشت دەکات بەڵام ئەگەر خراپە بکەیت لەو ڕۆژەدا خوا پەنامەندە ئەو ڕۆژگارە لە لای خوای پەروەردگار زەمت دەکات وریابە لە تەمەنت لە ژیانت لەو کاتێک کە پێت دراوە لەو دەرفەتە ئەوە میوانە لەلات کاتێک کە دەچێتەوە خوای پەروەردگار یان بە چاکە باست دەکات یاخود بە خراپە یەکێک لە کارزانەکان دەفەرمێت بەڕاستی سەیرم دێت ئینسان وەختێک ماڵێک سامانێک لە دەستدەدا بۆی خەفەتبار دەبێت دوودڵ دەبێت بەڵام تەماشا دەکەی ئەو تەمەنە زێڕینەی دەڕوات کە دەزمایی ئینسانە کەچی هیچ قەلق نابێت و هیچ باکی نییە کە ئەو تەمەنە و ئەو ژیانە بەڕاستی کە خوای گەورە بە ئینسانی داوە لە هەموو سەرۆت و سامانی دنیا باشترە چونکە دەتوانی لەو تەمەنەتدا خوای پەروەردگار لە خۆت ڕازیکەی عوسەیمین ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێ دەفەرمێت ئینسان لێی ناپرسرێت لەکوێ مردی و چۆن مردی بەڵکو لێی دەپرسرێت لەسەر چه حاڵێک مردی کاتێک کە مردی دەستت لە چه کارێکدا بوو وریابە با تەمەنت نەڕوات دەستت لە کاری چاکەدا بێت پێت دەڵێن لەسەر چه حاڵەتێک مردی لە ڕۆژی قیامەتیشدا لەسەر ئەو حاڵەتە زیندوو دەکرێەوە وریابە ئەو تەمەن و ژیانت بە فیڕۆ نەڕوات حەسەنی بەسڕی دەفەرمێت دنیا سێ ڕۆژە یەکێکیان ڕۆژێکە کە ڕابردووە و ڕۆیشتووە تازە پەیوەندی بەتەوە نەماوە وازی لێ بێنە ڕۆژێکی دیکە ئەوەیە کە بەیانی هێشتا نەهاتووە لەوەش بگەڕێ ڕۆژی سێهەمیان دنیا ئەو ڕۆژەیە کە تێدای ئەی ئینسان وریابە لەو ڕۆژەی کە تێدای کار و کردەوەی چاکەی تێدا بکە ئەو ڕەمەزانە ئەو ڕەحمەتی خودای پەروەردگارە وریابە ئەو ڕۆکە تێدای بە فیڕۆی نەدەی کار و کردەوەی چاکەی تێدا بکە چونکە دەفەرمێ ئەو ڕۆژە بۆ تۆیە ئەوەی کە ڕۆیشتووە تازە پەیوەندی بەتەوە نەماوە ئەوەی کە دادێت هێشتا نەهاتووە ئەو ڕۆژەی کە لە ناویدای وریابە ئەی ئینسان ئەلەو ڕۆژەیەدا کار و کردەوەی باشەی تێدا بکە شێخ عەبدولعەزیز بن باز پێمان دەفەرمێت تەمەن و ژیانی ئینسان ئەو دەرفەتەی کە بە ئینسان دراوە دەستمایە و سەرمایەی ئینسانە تاوەکو ئینسان ئەو سەرمایەی زیاتر بێت وەکو چۆن بازرگانێک تاوەکو سەرمایەکەی دەستمایەکەی زیاتر بێت ئەو دەستمایەی کە زیاتر بوو بازرگانیەکەی گەورەتر دەبێت قازانجی زیاتر دەکات ئینسانیش ئەو تەمەنەی تاوەکو زیاتر بێت سوودی لێ ببینێت لە عیبادەتدا سەرفی کات بەڕاستی بازرگانیەکەی لەگەڵ خودای پەروەردگاردا گەورەتر دەبێت باشتر لەو بازرگانیە بەهرەمەند دەبێت باشتر لەو دەرفەتی ژیانەی بەهرەمەند دەبێت خوای پەروەردگار هەموو لایەکی عاقبەت خێری و سەرفرازی دنیا و قیامەتمان بکات آمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته